ئەم یاریگایە دەبێت تا شوێنی ڕوبەڕووبوونەوەیەکی گرنگ و یەکلاکەرەوە. سلێمانی و زاخۆ دوایین یاری ئەم وەرزەیان لەسەر ئەم یاریگای ئەنجام دەدەن بۆ ئەوەی ببنە تیپی ژمارە 16ی وەرزی داهاتووی خولی نایابی کوردستان. بۆ یەکەم جارە یاری پاشکۆ لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت. زاخۆی خاوەنی پلەی چواردەمی ڕیزبەندی خولی نایب ڕوبەڕووی سلێمانی خاوەنی پلەی سێمی خولی پلەیەک دەبێتەوە. یاریەکە کاتژمێر 4 ئێوارە لەسەر یاریگای هەندرێن ئەنجام دەدرێت. یانەی زاخۆ لە هەفتەکانی کۆتایی خولی نایابی کوردستان تەواوی هەوڵەکانی خۆی خستەگەڕ بۆ مانەوە لە خولەکە پێچەوانەی دەستپێکی خۆل کەوا بە ئەنجامی خراپ دەستی پێکرد. زاخۆ لە دوایین شەژ یاری توانی 13 خاڵ کۆ بکاتەوە و هەنگاوێک لە دابەزین دوور بکەوێتەوە. بۆ ئەم یاریەش بە پێکاتێکی بەهێزکرا و بە یارزانانی خولی نایابی عێراق یاری دەکات تاوەکو وەرزی داهاتوو لە نایب بێت. ما بر هویت باشد کردن صدش صدیم آماده نبود و یاری زانت محمیت خلا عراق بر هونج بر اینو که همشین بجن بر یاری ما روزی که آن پشت یاری ما لعبت کردن همشین بجن اول ضغط و فشار السلوى بس الحمد لله اول همشین بجن بود اسبوع كم مرتاح پشت یاری قال نفط میسان کردن اوجی جاهزن صدش صدیم ما یاری زانت هنگافتینین ان شاء الله بر هویت که باش ما کردی همشین بجن امتحاتی ان شاء الله بو سر کفتن چدینه یاری کاب صانعینه و هیویا من اوام بشن اویاری دا سرگفتن دست ببینین کاپتن بنافی سرنده شد گریه کو تکتیک و تکنیک همی تشتوی یاری زانانجی همی بشن ساده تطبیق کریه هیویا من بشن سه نقطه نیاری و بشن خب بیلینا خورانه آب کردستان. یانی سلێمانیش چەند وەرزێکە لە نایب دوورکەوتۆتەوە و هەموو هەوڵ و کۆششی بۆ نایبی کوردستانە تیپەکە مانگێک و نیوە لە ڕکابەری دوورکەوتۆتەوە بەهۆی تەواوبوونی یاریەکانی خولی پلەیەک بە 17 یاریزانەوە لەم یارێ دەردەکەوێت 3 یاریزانی لە تیپەکە نەماون و 2 یاریزانیشی پێکانی هەیە. بە تەواوی ئەم مانگنیوە ئێمە توانیمانە مەشق و ڕێنانی خۆمان بەردەوام لە یاریگای نۆرۆز و سلێمانی تەواو بکەین بۆ ئەم یاریە. هەموو ئەرکەکانی ڕانێنمان تەواو کردووە چاوەڕێی ئەم یاریەمانە کرد ئەم ماوەی مانگە پشت بەخوای گەورە یاریزانەکانمان ئامادەن بۆی بتوانین ئەنجامێکی باش بەدەست بێنین بۆ شاری سلێمانی و بۆ یانی سلێمانی. سیاریزانمان ئیزندا لەسەر ئەوەی کە کەم و کورتیان زۆر بوو لەگەڵمانە و 2 یاریشمان پێکانە تا ئێستا چاک نەبوونەتەوە کۆی یاریزانەکەمان بۆم یاریە 7 یاریزانی. من نتوانم لێرا شتێ بڵێم بەڕاستی ئەبوایە ئەم کۆنگرە ڕۆژنامە نووسێ ئێستا بۆ یانەی کە ڕێکخرایە لێرا بۆ ئێمە نەبووە چکم ئێمە بە حەقی خۆمان سەرکەوتە بووین لەوانەیە ئێستا بڵێم ئێوە بڵێن چۆن ئێمە نادی سلێمانی لەگەڵ ینی وەرشی ڕانیا خاڵمان وەکو یەک وا بوو بە گۆڵ ئێمە لە پێشەوان بووین اینجا لە عالەمان نەمبینیەوە بەڕاستی ئەگەر یەک مەرحەلە بێ بکەوێتە فەرقی ئەوەی کە تۆ لە ساحەی کیا بردووتەوە ڕاست ئێمە لە ساحەی ڕانیا دۆڕاین بەڵام لە ساحەی ئەگە باتەوە ساحەی خۆمان کێڵ ئێمە بە فەرقی 3-4 گۆڵ لێمان ناردەوە ئەم یاریش کە ئێمە هاتوین چکم یەک جارە هیچ مەجالێکیان بڵین وەڵا ئێمە یاری جوانەکەین یا شتێ ئێمە هاتوین بیبینەوە ئەو سیقەی کە مدەڕی بووی ئیدارە بە ئێمە ئینشەڵا توانین بەپێی پێویستی ئەو سیقەیە بین کەمانیانە بە ئێمە ئینشەڵا سەرکەوتوو شەن. زاخۆ خاوەن یاریگا دەبێت و بە درێسی سوور یاری دەکات و سلێمانیش بە درێسی سپی دەردەکەوێت یاریەکە تەنها یەک یاری دەبێت و براوە لە خولی نایابی وەرزی داهاتوو دەبێت و دۆڕاویش لە خولی پلەیەک. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.